قالوا بارتين سياسيين هرمي برنامج جدا جهل بجاتين برينها دانينا جبو شار سركنا فان خمودا خوازن خلكيان جبوانا أفهل بشار تنجي دي دستهلاتا يا صاحب دوان جبو بردوامي بحكم رانيا هرمي بدن دقل ما دكتور سردار عزيز شارزاي برسين سياسي دكتور سردار زور سباس بو كاتي جنابت جي للرابورتك بو خلق نيجرانيان هيا كبرلماني امجارش وقو برلمانا كاني بيشتر دبنو جيانيان خوشتر ناكا هاو بيري لقل او خلقانا لراستيا دتكري اوي خلق ايلي لتن رويك بخينريت ويكم خلقي كردستان رنگا لسرتادا تێگەیشتنێکی وەهایان بوو بێ بۆ پەرلەمان کە دەتوانێت بە شێوەیەکی خێرا کاریگەری هەبێ لەسەر ورد و دڕشتی ژیانیان بەڵام وردە وا دەرەکەوێت کە پەرلەمان لە ڕاستیە دەستگایەکی تەشریعیە یاسا هەڵە سنگێنرێت بڵێن پێشنیار بکرێت تێپەڕێنرێت و پەرلەمان کاری تری زۆرە یعنی لێرە کۆمەڵێک کێشە هەیە یەکەمیان ئەوەیە کە خلق ڕۆشنبیریەکی پەرلەمانی ڕۆشنبیری ئارادا نییە و جیاوازێکی زۆر هەیە لە نێوان کەمپین بۆ چوونە پەرلەمان لەوە لەگەڵ سروشتی پەرلەمان خۆیەوە ئەمە بینین خەڵک نیگەرانی هەیە لەوەی کە ئەوەی کاندید چۆن خۆی نمایشەکە زۆر جیاوازە لەوەی کە لە ئەنجامە پێی هەڵەستێ بەڵام ئەمە بەشێکە لە ڕاستیەکە لە ڕاستیدا ئەو دەنگدان تەنها بۆ ئەوە نییە کاندیدێک بنێری بۆ پەرلەمان لە هەمان کادا بۆ دروستکردنی حکومەتە چونکە ئەو لایەنەی کە زۆرترین کورسی دەهێنێ لە هەمان کاتا حکومەتیش دروستەکە و ئەو دکتۆر سەردار ئەو پەرلەمانە و ئەو حکوومەتەش بەرپرسیارن بە داڕشتنی سیاسەتەکانی هەرێم یان هەر وڵاتێک بەڵام پرسیارەکە لێرەدا ئەوەیە هەرێمی کوردستان کێشەی زۆرە بۆ نمونە لەگەڵ عێراق لەگەڵ وڵاتانی دراوسێ یعنی ئەنجامدانی هەڵبژاردن ئەم جارە تۆ ئەوەت هەیە ینی هیوات هەیە هیوا هەیە خەڵکانێک کە ئەم کێشانە لەگەڵ بەغدا چارەسەر بکرێن لەگەڵ وڵاتان کە دیارە فشار لەسەر کوردا دادنین لەسەر هەرێما دادرێن بۆ ئەوەی هەڵبژاردنەکان بکرێن ئەزانی چۆنە ینی هیوان نییە لەوەی کە ئەبێت و پەرلەمانێک بێ یا حکومەتێک بێت و بتوانێت هەموو کێشەکان چارەسەر کات چونکە لە ڕاستیە زۆرینەی زۆری هەمان خەڵک دێنەوە و هەمان پرۆژە و بەرنامە بەردەوامە بێت ئەوەی خەڵک دەبێ ئاگدار بێت لەوەی کە يعني دەنگدان نەیتوانیوە نخبەی سیاسی هەرێمی کوردستان بگۆڕێ یان ئەو هەڵبژاردننی کە لە ئارایە نەبووەتە هۆی ئەوەی کە گۆڕانکاری ڕوو بدا لەوەی کێ خاوەنی دەسەڵاتی ڕاستەقینێت ئەبێ خەڵک لەوەش ئاگداری ئەم پرۆسەی دەسەڵات بەخشین بە خەڵک و دەسەڵات بەخشین بە پەرلەمان ڕێگایەکی پڕ لە سەختی و دژوارە ئێمە لە کوردستانی هێشتا هێزمان هەیە کە لە دەرەوەی یاسا لە دەرەوەی دەسەڵاتی پەرلەمان سیستەمی ئابووری ئێمە لە دەرەوەی پەرلەمانی کوردستانە سیستەمی سیاسی ئێمە هێشتا دانەڕێژراوە ئێمە لە کوردستان نازانین چی سیستەمێک سیاسیمان هەیە سەرۆکایەتیمان هەیە پەرلەمانیمان هەیە تێکەڵمان هەیە دەستوورێکمان نییە هەموو ئەوەی من لێ نیگەرانم ئەوەیە کە خەڵکی کوردستان نابێت زوو واز بێنێت چونکە هیچ یعنی ئەگەر بێت و دەنگ نەدان نەبووەتە هۆی ئەوەی بە خێرایی ژیانی باشکە دەنگ نەدان نابێتە هۆی ئەوەی ژیانی باش دکتۆر سەردار خاڵەکە گەیشت بەڵام دەمیست خاڵی کۆتایی ینی بابەتی کۆتایی لەگەڵ جناب باسکەم ئەویش ئەوەیە گەڕانەوەی دکتۆر بەرهەم بۆ ناوێچێتی و کاندیدکردنی بۆ پۆستی سەرۆکایەتی کۆماری عێراق ئەمە نابێت بەهۆی ئەوەی کێشەکان دروست بن بە تایبەت لە ناو پارتیدا بۆ چۆنێک هەیە کە ئەبێ پۆستەکە بۆ خۆیان بێ ئەگەرش بۆ یەکیتی بێت دەبێ پۆستی بۆ نمونە پارێزگاری کەرکووک بۆ خۆیان بێ ینی ئەمانە نابێت بەهۆی ئەوەی کێشە لە ناو لە هەرێما دروست بن بۆ ئەو هەڵبژاردنانە باوەڕ ناکەم پارتی فشارەکات پارتی نیگەرانە لەوەی کە لە کوردستان پۆستی سەرۆکی هەرێم هەڵپەسێراوە یان لەوە چێ ئەگەر فشار هەبێت نەمێنێ ئەو پۆستی یا گۆڕانکاری بەسەرا بێ بۆیە ئەوێت دەستکەوتی هەبێت لە نێوان ئایا پۆستی سەرۆکی کۆماری عێراق یان پۆستی ینی فشارەکان بەڕای من ناتوانێت یان ناشێوێ ڕێگریکە لەوەی کە ئەو پرۆسەیە
بەڕێوە بچێ بەڵام لە هەمان کاتە ئەو یاریەی بەرهەم ساڵح کردی زیانێکی گەورەی زیاترە لە پرۆسەی حێز دروستکردن و دەنگدان و هەڵبژاردن و ماوەڵەکردن ئەم قۆناغە خەڵکی کوردستان دەبێت لەوە ئاگدار بێ کە لە ڕاستی سیاست لەوە چێ هەموو ئەنجامەکانی نهێن بەداخەوە کاتەکەمان نەما دکتۆر سەردار عەزیز شارەزای سیاسەتی ئێرلەندێ بە سکایپێ دەگەڵ کورد کۆنێکشن بوو سپاس